ئەو شەربەتەی لە بازار هەیە خراپترین کوالتی شەربەتە، حتا پێکاتەیەکی تێدا مادەیەکی تێدا دەتوانین بڵێن خانەکان خاوا لە خانەکانەکان کە زووتر تووشی شێرپەنجە بن. لە مانجی ڕەمەزان لەش بە درێژایی ئەو ڕۆژێک کە بە ڕۆژە وشک دەبێتەوە پێویستی بە شلێ ئەمە زۆربەی جار باسمان کردوە کە ئەو باشترین بژاردەیە. بەڵام ئەگەر حەزت لە شەربەتە تۆ دەتوانی شەربەتە فرێشەکە هەڵبژێری ئەوەی سروشتەکە ئەو جا پرتەقاڵە ئەو جا مۆزە بە تایبەتی پرتەقاڵ زۆر باشە دەتوانی چلۆ پرتەقاڵێک بکری لە ماڵێ با بڵێن لە عەسارە بدەی 200 ملیلی بخۆیەکەی ئیسیکانێک با بڵێن چای. بەڵام بەراورد بۆ شەربەتی کە لە بازارە هەیە ئەو شەربەتی لە بازار هەیە خراپترین کوالتی شەربەتە، خراپترین لە ڕووی پێکاتەی ناوی بەهای خۆراکی نییە، چونکە ئەو پێکاتانی تێدا بریتە لە شەکر لە ڕنگ لە تام و هەروەها لەو پێکاتە کیمیانەی کە لە ڕووی ڕێنجینینە کە جسم ناتوانێت وەریان بگری و ئیسعابیان بکە. بۆیە کاریگەری خراپی هەیە بۆ سەر جەستە وەکو پیربوونی پێشوەختە وەکو توشبوون بە نەخۆشە درێژقایەکان و حتا پێکاتەیەکی تێدا مادەیەکی تێدا دەتوانین بڵێن خانەکان خاوا لە خانەکانەکان کە زووتر تووشی شێرپەنجە بن. بۆیە وەکو ڕێنمایی گشتی تکا ئەەکەم بە هیچ شێوێ خواردنی سروشتە شەربەتە شرینکراوە با بڵێن خراپە شێرپەنجەیەکان نەخۆنەوە. ئەمە ناوم لێ ناوە شەربەتە شەکراوەکان، چونکە ئاوە شەکراوە. ئەگەر هەر کەسێک لە ماڵی خۆمان بێ ئەو شەربەتەی دروست بکە شەکر و ڕنگ و ئاوتێک هەڵ بکە لەگەڵ لێمونزی و کۆمەڵێک پێکاتەی دی باوەڕکە نایخواتەوە.